ئەمە گۆرانیەکە کە من هاتمە دنیای هونەرەوە بۆ یەکەم جار ئەم گۆرانیم تۆمار کردەوە. یەکەمین گۆرانیە هەر لەو گۆرانیش مامۆستا گۆران بەشدارە و کاک شێرزادش هەر لەو گۆرانیە بەشدارە بۆ یەکەم جار ساڵی 92 بوو. یعنی ئەوان لەگەڵتا بەڵێ هەر لەو کاتە لەگەڵ ماوە ئێستا ئەوەمان ئامادە کرد. باش فەرموو. ئەسپی بووکمان ڕقناڵە دایکی بووک بمرێت چەند مناڵە ئەسپی بووکمان ڕقناڵە دایکی بووک بمرێت چەند مناڵە هەی باوە 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 شایە و مبارەک باوە هەی باوە 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 شایە و مبارەک باوە Bye.